لە کەرکووک بۆمبێک تەقیەوە بۆ هۆیە و پۆلیسێکی کورد شەهید بوو. دیارە لە بەردەم یەکێک لە ماڵەکانی گەڕەکی زەهرا لە قەزای داخستنووری پارێزگای کەرکووک کاتێک کە کارمەندانی شارەوانی دەبینن کە بۆمبێک لە نێو تەنەکێکی خۆڵدا دانراوە و دەست بەجێ هێزەکانی پۆلیسی فراکەوتنی لێ ئاگدار دەکەنەوە و دوای گەیشتنی مەفرەزەیەکی پۆلیسی فراکەوتن بە شوێنی ڕووداوەکە دەست بەجێ ئەو بۆمبا دەتەقێتەوە پێیاندا و بەداخەوە سێ کەس بریندار دەبن کە دوانیان پۆلیسی فراکەوتنەوە و یەکێکیان کارمەندی شارەوانیە و بەهۆی سەختی برینەکەیەوە یەکێک لە کارمەندانی هێزەکانی پۆلیسی فراکەوتن گیان لە دەستەدا و شەهید دەبێت کە ناوی مەهدی سەباحە و کوردە و کاکەیە و ئەوەی کە هەیە ئەو دوو بریندارە دیکە ئێستادا لە نەخۆشخانەی شاری کەرکوون لەژێر چاودێری پزیشکی دیانوەدا و ئێستا نازانێت کێن لە پشتی دانانی ئەو بۆمبۆن کە لە بەردەم ماڵی یەکێک لە فەرماندە سەربازیەکانی ناوچەکە دانراوە و پۆلیس و دەستگامنەکان پەڕاوی لە کۆڵینە لە ڕووداوەکە دەست پێ کردووە. واوەکو باسم کرد مادی سەباح بەهۆی تەقینەوەی ئەو بۆمبەوە شەهید بوو کە بۆ خۆی گرێبەست بووە لە پۆلیسی فراکەوتن و لە کاتی هەرکی خۆیدا بووە لە گەڕەکی زەهرای قەزای داخستنووری پارێزگای کەرکووک بۆمب پێدا تەقیەوە و شەهید بوو.